عشقی کە ئێستا هەیە لەم وڵاتەیە دڵشکاوە؟ نا لەچی؟ لە عاشق نا نا نەخێر بەعەقڵی من هیچ بڕوان پێی نییە چکە هەر بۆیە مەژنێ نازانی تر بەس هەست دەکەم چاولێکەری بێت ئەم ڕۆژە چاولێکەریە؟ بەڵێ بە دڵنیایەکی نا هیچ تەنها خۆ دەرخستنەکەیش لەبەرە من پێی سووری کردووە تەنها ڕۆژی لە دایک بوونێتی هیچیکە وەڵام من یەکجار خۆشەویستیم کردو و هەرو جارەش بۆی تر بە خۆشەویستەکەشم گەیشتوم و لەخوا بەزیاوێ ئەم ڕۆژ گوڵی سووریایە؟ وەڵا دوورین لە یەکەمڕۆ من لە شوێنێک مۆژ لە شوێنێک ترە وەڵا لە ڕێی فەیسبوک بەڕێی تەلەفۆن سکایپ یەک دوو جار بەڵامی تر حەزمەکرد لەم ڕۆژەیە بەیەک کۆبیناوەکو ساڵەکانی تر بەس بەداخە وڵی منەڵێم ئینسان یەکتری خۆش بێ ئەو کەسێک کە هەڵیە بژێرە خۆشی بێ اینجا هاوسەرگیری بکەن و ئەگەر نەژبوو ینی ئەو دەرفەتە نەرەخسا لەوانێ بۆ هەنێک کەس نەنەخسێ بەڵام لە دوای ئەوە محالە بکەن یەکتریان خۆش بێ بەڕاستی شتی جوان بۆ یەکتری بکەن تا خۆشیویستە دروست بێ لە بینیانە کە هاتیتە بەردەم باخی گشتی وتە ئەڵا لەو گوڵە سوورانە چەند جوانە باشە تا چنێک تو ئامادەی ئەوە تیا بوو ئەمڕۆ تۆ گوڵێکی سوور بی بە کەسێکە خۆشتەوە پێشەکی پیرۆزبای ڤاڵانتاین لە هەموو عاشقانی کوردستان و سلێمانیەکەم ئێمە بە سوتفە بێریاتێ فەڕین بەڕاستی وەکو بە نیسبەتی ڕۆژی ڤاڵانتاین نەهاتوینە دەرەوە هەر حەزمان کرد پیاسێ بکەین زۆر جوانە و قەیچێکا من ئێستا گوڵێکی سوور لەوانە هەڵەگرم پێشکەش ڕەفیقەکەم یەکەم زۆر ڕەفیقە بەڵێ تەبعان ڕەفیقە کچەکەم با بڵین ڕۆژی هاوڕێتی نییە ڕۆژی عاشقانە بۆچی ئێمە کچەکانی ئێمە یا کوڕەکانی ئێمە ئەڵێن ئێمە گوڵەکان پێشکەش بە دایکمان نەکەین و یانێکێک ئەڵێ گوڵەکە پێشکەش بە ڕەفیقەکەم مەکەم و خۆشەویستم نییە ئەبێت بۆ نابێ بخۆ هەر خۆشەویستی ڕۆژی ئەم ڤاڵانتاینە قەیچەکە بە خۆشەویستی بینی دوو ڕەگەز نەبێ خۆشەویستی عاشقانە قەیچەکە ئەجا قەیچەکە من عاشقی ڕەفیقەکە من عاشقی دایکەوەم بۆ هەر ئەوێ عاشقی ڕەگەزەکەی بەرامبەرم بم خۆشەویستی کردووە؟ نیمە خۆشەویستی جۆری هەیە بۆ ناکەس نێ ئەو جۆری کە تۆ کوڕێکە خۆش بێت ئەو خۆشەویستی کردووە و دڵشکا بێ تاکلایەنە بەڵێ خۆت خۆش بەتەنها خۆم چی ئەڵێ سەوارە بە خۆشەویستیەک لایەنەکە خۆتەیڕێ لایەنی باشی هەیە لایەنی خراپشیە لایەنی باشەکەی وەیە توانی لە دڵی خۆتە هەر دڵی خۆت بێ و توانی یعنی ئەو خۆشەویستیە کە ئەزانی ئەنجامی نەبێت لە ناوی بەری لایەنە خراپەکەشی ئەوەیە کە هەر تۆ ینی خەمەکە هەر بۆ تۆیە سەری بۆم خۆشەوی و ماکی خۆمە هەرگیز خەمی بۆ خۆم نەخۆم خەمی تۆمە من ئازاری بۆم خۆشەوی و ماکی خۆمە هەرگیز خەمی بۆ خۆم نەخۆم خەمی تۆمە کەسێک هەبووە لە ژیان تا گوڵێکی سووری بێتێکە ڕۆژی ڤاڵانتاین وشتی وایە؟ ئەم چوارە بووین بە یەکەوە لەگەڵ مەجموعەیەک هاوڕێیترا بەڵێ بۆنە خۆشەویستی هەیە؟ نا چەند جار دڵشکاوە؟ وەڵا هیچ شکر خۆشەویستی هەیە دڵ نەشکاوە باش بۆچی ئێمە ناوێرین وەکو هاوڕەکەی تۆ بڵێ بەڵێ ئێمە خۆشەویستمان هەیە؟ وڵی ترە کەسە کۆتۆ شخصەکە خۆی گەر باوەڕی پێی هەبێ بێ لێشی نەترسێ تۆ باوەڕ پێیە؟ بۆچی؟
والله ئیتر خەڵک وای کردو باوەڕ پێی نەبێ ئەوانی کەیبینی لە بەردەمتە نەتیجەکان نەبینی ئیتر تۆش وا لێ باوەڕ پێی نەبێ تا ئەم تەمەنی کە ئەمڕۆ ڕۆژی خۆشەویستیە باش ڕۆژ بانەتاینا بەڵێ تۆ عاشق بوویت ناوەڵا قوربانجان بۆچی لە سەردەمیەوە عاشق ئیتر کەمتر وەک ئێستا سۆزی عشقی ئەو ساو ئێستا جیاوازی زۆرە ئەو چا زۆر ڕێگری هەبوو لە ناو وەسەتی خێزانەکانە وەکو ئێستا نەبوو ئێستا خەڵک کراوەترە دنیا بەرەو پێشتر ڕۆیشتووە کرانەوە زیاتر هەیە لەبەر ئەوە بڵێن ئەو عاشقی کە ئێستا هەیە لە زەمەنی زووە نەبوو ئەگەر بیش وایە زۆر بەنهێنی بوو ئێستا کە زەمانێکی ترە تا چەندێک تۆ وەکو باوکێک ڕێگە بنەوەکانی خۆتیان هاوکاریانەکەی لەوی کە ئەگەر یەکتیان خۆش بێ کوڕ و کچەکەت باشە کوڕ و کچێک مەسەن یان کوڕەکەی تۆ ئەگەر کچێکی خۆش بیان کچەکە و کوڕێکی خۆش بێت تا چەندێک تۆ هاوکاریەکەیت وڵی خۆی دنیا لەگەڵ لەبەر پێشچوونی دنیا ئەوەش ڕێڕەوەکەی گۆڕاوە ئەو سا باوکان و دایکان زۆر ڕێگر بوونەوە من وەک خۆم هیچ ڕێگەرێکم نییە بەرامبەر بە کوڕەکەم ئەگەر کچێکی خۆش بێ و لە ڕێگەیەکی جوانەوە بتوانێت بیهێنێ و هەروەها کچەکەیش ئەگەر خۆی اختیاری کەسێ بکات کەسەکە چاک بێ من هیچ ڕێگرێکم نییە لەو مۆزوعانە ئێمە لە دوای ناوبڕێکەوە ئەگەڕێنە بۆلاتان لەگەڵ ئەمە مۆستا بەڕێزایە ئێمە چاپێکوتمان کرد و ئەو باسی لەوە کرد کە ئەم ڕێگرنیە لە بەردەم ئەگەر کوڕەکە یاخود کچەکەی کەوتنە خۆشەویستی و کاتە ئەم هاوکاریانەکات و ئەم مۆژگاریشانەکات لە لایەشترەوە ئێمە دوای ناوبڕەکە تەلەفۆنێکمان لەگەڵایە پەیوەندی تەلەفۆنێکمان لەگەڵایە کچێک لە یەکێ لە شارچکەکانی ئەم وڵاتە ئەم کوردستانە قسەمان لەگەڵاکە سەبارەت بۆی کە ڕێگری هاتوۆتە بەردەم خۆشەویستەکەی و باخۆی قسەکانی بکات زۆر ساز بۆ تۆ دوای ناوبڕێک ئەگەڕێن وڵاتان لەگەڵمانە